سڵاتان لەبێ ئازیزانی من هیوادارم باش بن تەوان ئەم ڕۆژینە شنگلبانە پێم خۆش بوو لەگەڵ ئێوەی ئازیزا شەیریکەم تاوەکو ئێوەش ئەو سروشتە جوانەی کوردستان ببینن سەرەتا چوینە وێلاکان ئەشیاکانمان داگەر و دواتر بەرەو یاریەکان ڕۆشتین تەوان ئەم یاریەمان کرد یارێکی زۆر تایبەت زۆر خۆش و سەیفتی و بەدەست خۆتە سورعەکەی چەند بێ و دواتر خاوی بکەیتەوە و دواتر لەگەڵ بڵندا دووبارە ڕۆشین هەندێک یاری ترمان تاقی کردەوە یاریەکان یەک لە یەک تایبەتتر بوون ئەم ڤیدۆی هەندێک سەریعم کردو لە بەرەوەی هەندێک ڤیدۆکە درێژ بوو و دواتر شوێنی مەلەکردنی لێ واتە مەزبەحی لێ کاتوانی بۆ خۆت لەوێ مەلەی خۆت بکەی و شوێنی داخراویشی هەیە بۆ خانمان و لە هەمان کاتە ئەم سیارانەمان کرد بەجددی زۆ کەیفمان وەرگر لێی و پاشان ئەم یارشمان تاقی کردەوە بەڵام بەجددی کەش و هەواکەی زۆر تایبەت و خۆش و نایابوو و شەوەکەشی بێ ئێوە ناخۆش هەندێک میوە و چەرەس و گڵۆ بڕۆژەماندانا خواردمان و بەیانیەکەشی ڕۆشتین بۆ ڕستۆرانتی